لە وڵاتێکی ئارام و دوور لە وڵاتی خۆیان. نوێنەرانی هەردوو حکوومەت و لایەنە ئۆپۆزسیۆنەکانی سووریا گەیشتنە نێو هۆڵی کۆبوونەوەکانی دانوستانی ئەستانە لە وڵاتی کازاخستان. وا دیارە ناکۆکی و نائارامیان لەگەڵ خۆیاندا هێناوە. لەبەرەوە ستیڤان دیمەستۆرا نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ سووریا پێشدەست پێکردنی دانوستانەکان هەوڵیدا هەردوو لایەن ئارام بکاتەوە و ئاڵۆزیەکانیان کەم بکاتەوە. بە ئامادەبوونی سەرپەرشتیارانی دانوستانەکانی ئەستانە، رووسیا و تورکیا و ئێران و بە بەشداری نوێنەرانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا یەکەم دانیشتنی دانوستانەکانی ئەستانە دەستی پێکرد کە تەنها پێشوازیکردن بووە لە ئامادەبوانی دانوستانەکان و ناوەڕۆکی دانوستانەکانیش باز نەکراون. ئامانجی سەرەکی دانوستانەکان جێبەجێکردنی ئاگربەستە لە سووریا و گەیاندنی هاوکاریە مرۆیەکان و ئازادکردنی گیراوانی سیاسیە. وا دیارە دانوستانەکانیش ئاسان نابێت و ئاڵۆزن کە لە لێدوانەکانی هەردوو لایەندا دەرکەوت. دوای دانیشتنی یەکەم بە شارجافەری نوێنەری حکوومەتی سووریا هێرشی کردە سەر شاندی ئۆپۆزسیۆنی سووریا و بە شاندی تیرۆریست ناوی برد. شاندی گروپی تیرۆریست ئەتەچێتی دیملۆماسی نازان و گرنگی بە دانوستانەکان نادەن کە رووسیا و ئێران ئامادەیان کردووە. شاندی گروپە چەکدارەکانیش باسی وادەی بەرەدە دەکەن و بەرگری لەبەرەی نووسڕە دەکەن. هاوکات شاندی ئۆپۆزسیۆنیش لە یەکەم لێدوانیاندا هەڕەشەی دەستپێکردنەوەی شەڕیان ڕاگەیان. ئوسامە ئەبوزەید ڕایگەیان ئەگەر دانوستانەکانی ئەستانە نەگەیشتنە ڕێکەوتن و ڕاگەیاندنی ئاگربەستی گشتگیر تەنها بژاردەمان دەستپێکردنەوەی شەڕە. ڕاشیگەیان بێ ئاگربەست هیچ مانایەک بۆ چارەسەری سیاسی لە سووریا نابێت. رووسیا و تورکیا توانیان بە فشار هەردوو لایەنی حکوومەت و ئۆپۆزسیۆنی سووریا لە ئەستانە لە یەک هۆڵ کۆ بکەنەوە، بەڵام دیار نییە ئەو دوو وڵاتە دەتوانن لە ڕێفشارەوە هەردوو لایەن بە جێبەجێکردنی ئاگربەست و گەیاندنی هاوکاری مرۆیەکان و ڕزگارکردنی گیراوان پابەت بکەن، وەک چۆن هەردوو لایەنی شەڕکەر بە فشار بەشداری کۆبوونەوەکانیان پێکرا. ئاوهاش بە فشاری تورکیا پارتی یەکێتی دیموکرات پێدە و یەکینەکانی پەرستنی گەل یەپەگە بانگێژ نەکران بۆ دانوستانەکانی ئەستانە. لەو بارەوە عەبدولکەریم عومەر هاوسەرۆکی دەستەی دەرەوەی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان ڕایگەیان ئەو بڕیارانەی لە دانوستانەکانی ئەستانە دەدرێن نوێنەرایەتی سەرجەم پێکاتەکانی سووریا ناکات و لە سەدا 20 خاکی سووریا لەژێر دەسەڵاتی خۆبەڕێوەبەرەیدایە و ئەوان پابەندی بڕیارەکانی ئەستانە نابن. لە دانوستانەکانی ئەستانەدا دوو کەسایەتی کورد بەشداریان کردووە کە ئیبراهیم برۆس سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانیانە کەسە و عەبدولحەکیم بەشار جێگری سەرۆکی هاوپەیمانی ئۆپۆزسیۆنی سووریایە.